تەوەری دووەمدا باس لە کێشە و گرفتەکانی گەنجان دەکەین و بە تایبەتیش نەبوونی هەلی کار کە بەڕاستی گەنجێکی زۆر هەیە دەرچووە دانەمەزراوەیان ئەوە تا هیچ کارێکی دەست ناکەوێ و ئاسانکاری نەکراوە زۆربەی کات ئەو هەلی کارانش کە هەن لە وڵاتی ئێمەدا بۆ کەسان یان گەنجانی خۆمان نییە بەڵکو بۆ کەسانێکن کە لە دەرەوە یان بۆ ئێرە و کار دەکەن بۆ زیاتر گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە میوانداری مامۆستا سلمان کۆچەریمان کردو چالاکوان لە شاری ڕانیەوە مامۆستا سڵاوی خوات لێبێتەوەم کاتت باش بابزانین لە ئێستادا گەورەترین کێشەی گەنجان چییە و دواتریش بزانین ئەو کێشە و گرفتەکان بەگشتی چین. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوا لە ئێوەش سڵاو بۆ کەناڵی ئاسمانی پێیام و سەرجەم بینەران و بیسەران لە هەرێمی کوردستان دیاردە یەکێک لەو ئاریشە هەرە قەبانەی لە هەرێمی کوردستان یان گرفتە هەرە سەرەکیانەی لە هەرێمی کوردستاندا هەیە پەیوەستە بە پرسی گەنجانەوە لە دوای 2014 بە دیاریکراوی قەیرانەکان لە هەرێمی کوردستان قەبە بوون گەورە بوون زیاتر لە 40 قەیران لە هەرێمی کوردستان دروست بووە ئەو قەیرانانە نەک چارەسەر نەکراون بەڵکو ڕۆژ دوای ڕۆژ گەورەتر و قەبەتر بووە جا ئەمە لەم دۆخانەدا لە خراپی دۆخی ئیداری لە هەرێمی کوردستان و دۆخی کارگێڕی و دۆخی سیاسی و هەروەها خراپ بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان ئەوەی بۆتە زەحی ئەوەی بۆتە یعنی لەو ناوەندەدا زۆرترین پشکی بەرکەوتووە گەنجانن لە گرفتە هەرە سەرەکیەکانی گەنجان و لاوان لە هەرێمی کوردستاندا گرفتی بێکاریە بێکاری بۆتە دیاردە لە هەرێمی کوردستان بۆتە قەیرانێکی قوڵ بە جۆرێک لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا بێکاریەکی زۆر هەیە گەنجان هیچ شوێنێک نییە ڕووی تێبکەن ئەم بابەتی بێکاریە هەر یەک شوێنی لە هەرێمی کوردستاندا نەکردوێتەوە بەڵکو ئێستا خەریکە قوڵایی شارە گەورەکانیش دەگرێتەوە تەنانەت ناو سلێمانی وارووا ئیدارەی سەربەخۆی ڕانهیە گەرمیان سەی سادق هەڵەبجە شارە زۆر سەرجەم ناوچەکانی تری هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە بەڵام لە دەڤەری بتوێن و پشتەر ئەو بێکاریە زۆرە ڕێژە یعنی ئەگەر ئێستا داتا و یاخود ڕاپرسیەکی ورد بکرێ دەبینین خەڵکێکی زۆر هەیە بێ ئیشە گەنجولاوێکی زۆر بێشە ئەوەش بۆتە چەندین گرفت و یاخود چەندین دیاردەی تری بە دوای خۆدا لێ دروست بووە ئێمە بۆ نمونە ئەگە هەر باسکەین لە دەڤەری بتوێن و پشتەر زیاتر لە 19,000 تەخەڕوج هەیە تەخەڕوجی زانکۆ پەیمانگاکان و ناوەندەکانی خوێندن بەڵام هەتاکو ئێستا ئەو تەخەڕوجانە دانەمەزراون و شوێن و هەلی کاریان نییە کەوایە ئەمە دەنگێنێتە ئەو حاڵەتەی کە مەسەلەی بێکاری ئەوەندە قوڵ بۆتەوە لە هەرێمی کوردستان وای کردووە کە کۆمەڵگە بخاتە دۆخێکی زۆر ناهەموارەوە و گرفتی کۆمەڵایەتیش دروست دەبێت کێشەی کۆمەڵایەتی دروست دەبێت و هەروەها دەبێت هۆی دروستبوونی حتا گرفتی دەرونی و نەخۆشی دەرونیش لە نێو گەنجان و لاواندا زۆر باشە مامۆستا خۆت ئاماژەش پێکرد لەو سنووری ئێوەدا زیاتر گەنجان گیرۆدوی کۆمەڵی کێشەگرفت بوونەتەوە بە تایبەتی تر هەلی کار هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بۆچی زیاتر لەو سنوورەدا بۆ شێوازەیە بەراورد بە شوێنەکانی دیکە ئایا لەوێ هیچ هەوڵێک دراوە کە زیاتر کار بۆ گەنجان بکرێت توانای گەنجان بخرێتە گەڕ بۆی کە بە تایبەتی تریش هەر لەو سنوورەیە زۆرترین گەنج کۆچەکات بۆ وڵاتانی دەرەوە بەڵێ یعنی هەر جگە لە ئەو قەیرانانەی کە یاخود ئەو ئاریشانەی پەیوەستن بە گەنجان
بێکاریە دیاردەی کۆچە مەوادی هۆشبەرە نەبوونی پێداویستی و خزمەتگوزاریە زۆری جیابوونەوەی ئەو پێنجدانە زۆر هەنە لە تەواوی لە نێو گەنج و لاواندا ئەو ئاریشانە بەڵام ئاریشەی ئەوەی بابەتی کە پێی دەوترێت هەلی کار هۆکارەکەی بۆ چییە لە دەڤەری بتوێن و پشتەر زۆرە لەبەر ئەوەی یەک لە دەڤەری بتوێن و پشتەر منطقەیەکی فراوانە ڕێژەی دانیشتوانی زۆرە بەمووی 320,000 تێپەڕ دەکا و لە ناو ئەوانیشتا ڕێژەی گەنج و لاو بەرزە بەڵام لە ناوچەکەدا لەلایەن دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تەواوەتی پەراوێز کراوە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتداریشەوە پەراوێز کراوە نەبوونی شوێنی کار نەبوونی دەرفەتی کار نەبوونی کارگە و پیشەسازی نەبوونی بۆ نمونە معمەلی زۆر لە ناوچەکەدا ئەوە وای کردووە کە ئیش نەبێەوە جگە لەوانش ئەو کۆمپانیانەی کە لەو دەڤەرەدا بوونە هەر هەمویان ئیش و کاروبارەکانیان ڕاوەستاوە چکە حکوومەت نەپارەیان بۆ سەرف دەکانە پرۆژەکان پارەیان بۆ سەرف دەکرێت نە پرۆژەکان دەچن جێبەجێ دەبن من بۆ نمونە ئێستا لە دەڤەری بتوێن و پشتەر زیاتر لە 20 پرۆژەی استراتێژی گەرنگ وەستێنراوە بۆ ئەگەر هەموو ئەو پرۆژانە ئیشیان کرد باە بەشێک لەو گەنجان و لاوانش دەکەوتنە سەر ئیش و کار و کاروباریان جێبەجێ دەبوو یان ئەگە هاتبایە و حکوومەت دەرفەت و هەلی ئیشوکاری لە ناوچەکەدا ڕەخسان بایە ئەو خەڵک دەکەوتە سەر ئیشوکار و کارکردن یان بەنمونە ئەگەر لە دەڤەری بتوێن پشتەر کە ناوچەکە زۆر ڕەخساوە بۆ دروستکردنی هەندێک کارگە و ئیشی دەستی و معمەلات بۆ نمونە دەسەڵاتە هەندێک حکوومەت هەندێک لەو کارگانەی هێنابانە ئەو ناوچانە بۆ نمونە کارکەی ئاوە تەماتەیە کارکەی دروستکردنی ڕۆنی زەیتە بۆ نمونە یان زیادکردنی ناوچەی گەشتیاریە لە خۆشکردن و پەرپێدانی ناوچەی گەشتیاریە ئەگەر هەر ئەو سیانە حکوومەت بخاتە حکوومەت خزبانەوە پرۆژەی کارە و گرنگی پێدابان لایەنی کەم گەنجێکی زۆر دەکەوتە سەر ئیش و کار جا ئەم بێکاریە وای کردووە یەکەم دەرهاویشتەی ئەم بێکاریە چییە مەسەلەی کۆچە ئەوە بە خۆش داماژەت پێکرد لە زیاتر لە ماوەی ئەمە ئەگە داتای هەموو کوردستان لە ماوەی 5-6 ساڵدا زیاتر لە 30,860 گەنج هەرێمی کوردستانی بەجێشتووە گەنج و لاو لەو ژمارە زۆرەیە 11,000 کەس لەو دەڤەرە و هەتا دەگاتە دوکان و تەقریبا و منتیقانە کۆچی کردووە زۆرترین پشکی پشک کە لە ڕێژەی کۆچ بەرکەوتوێ بەردەڤەری بتوێن و پشت دەرکەوتووە ئەنووتدی قەدی 11,000 لەو 30,000 ڕێژەی کۆچ زۆرە ئێستا ئەگە بچین نووسنگەکان تەماشا بکەین ئەوانەی سەفەر دەکەن و ئەوانەی داوای ڤیزەی دەکەن بە زۆری گەنجان و لاوانن خەڵکێکی زۆر کۆچ کردووە تەماشای زانکۆی ڕاپەڕین هەروە لە قەڵاسێش ئێستاکە قوتابی گەنج و لاو لە ڕەکەزی نێرینە زۆر کەم بۆتەوە بە بەراورد بە ڕەکەزی مێینە هۆکار چییە ئەو گەنجانە واسییان لە خوێندن و دیراسە هینا و هەر هەمویان ئامانج و مەبەست و یاخود بەرنامەیان ئەوەیە کە وڵات جێبێن و بڕۆن سەفەرکەن جا ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە چونکە ئەتۆ سەرمایەکی مرۆیی گەورە لە لێرەوە دەڕواتە وڵاتی تر ئەو سەرمایە مرۆیە لەوێ بەکار دەخرێت و ئیش دەکات کەواتەمە لە خەسارەتمەندێکی گەورە داینە لە بەردەم مەترسیەکی گەورە داینە جا ئەو مەترسیە هەم حکوومەت ڕوبەڕووی حکوومەت دەبێتەوە ڕوبەڕووی دەسەڵات دەبێتەوە ڕوبەڕووی کۆمەڵگەشت دەبێتەوە چونکە ئێستا ماوە چەند ساڵێکەمە هەست دەکەین کە سەرمایەکی مرۆی زۆرمان لە دەستداوە ینی پێویستمان بەو هێز و توانایە دەبێت کە بەداخەوە هێز توانایی خۆمان هەمان بووە بەڵام ڕۆشتۆتە دەرەوەی وڵات و لێرەدا نەماوە
پێم باشە پرسیارە بکەم ئایا بەڕاستی گەنجانی ئێمە هیچیان کەمترە لە گەنجانی وڵاتانی تر بۆ چی ناتوانرێت سوود لە توانە و زە و تاقییان ببینرێ لە کاتێکدا بەڕاستی چینی گەنج زۆر کاری گەورەی پێدەکرێت لە ناو کۆمەلگاکاندا یان بۆ نەگەر هەلێکی کاریش هەبێ ئەوەندەی بۆ بیانیەکان هەیە بۆ کوردەکان نییە بەڕاستی هۆکاری ئەمە بۆچی دەبینەوە بۆچی هەلی کارەکان بۆ گەنجانی خۆمانیان ناتوانین ئەو سوود لە و زە و توانە مرۆیانە وەربگرین کە ئەگەر هەش بێت. بەڵێ یعنی گەنجی ئێمە زۆریش بەتواناترە لە گەنجی ئەوروپا. گەنجی ئێمە کە دەچێت بۆ ئەوروپا هەموو ئیش دەکا مانگێک لەوێ نابێت دوو مانگ ناوێت لەوێ دەست دەکات بە ئیش و گوسە و توانای خۆی لەوێ خەرج دەکا وە گەنجمان هەیە لەوێ هەتا چۆتە ناوەندە حکومیەکان لەوێ خزمەت دەکا ئەو تاقە وزەی لە گەنجی ئێمەدا هەیە بگرە زیاتریشە لە تاقە وزەی گەنجی وڵاتانی تر یعنی گەنجێکی زۆر نەشاتە بەڵام گەنجەکە لەلایەن دەسەڵاتەوە تواناکانی داپلۆسێنراون تواناکانی کەپ کراون لە دوای ساڵ 1990ەوە هە شێوازی حکومڕانیکردن لە هەرێمی کوردستاندا حکومڕانیەکی مشەخۆری بوو حکومڕانێکەوە بوو کە زیاتر بریانەوە دەکردەوە خەڵک دامەزرێن بکەن بە بیبەنە ناو هێزەکانی ناوخۆ و خەڵکێکی زۆر دامەزرا و کە حکومەت ئێستا ئەوەش پێیان ناوێت لەما 32 ساڵەدا نەهاتووە حکومەت ئیش لەسەر ئەوە بکات کە سێکتەری بەرهەمهێنان لە هەرێمی کوردستاندا زیاد بکات کە ئێمە ببینە هەرێمێک و ناوچەیەکی خۆکردەیی بنیادنەر کە لە بەرهەمهێناندا لە دروستکردندا لە هەموو ئەو تاقانەدا لە کشت و کاڵدا بین پشت بە وزە و تاقەی لاوان و گەنجان بەسی نەخێت لاوان و گەنجانیان سەرقاڵ کرد بە هەندێک شتی دیکە و بۆەوەی ئەو وزەیەکە بکەن و ئەوش دەسەڵاتی تۆتالیتاری ئیشی بۆ بابەتانەیە کۆمەلگا هەتا نەزان بێ کۆمەلگە هەتا ئاگای لە پرسی ڕۆشنبیری و سیاسی نەبێ بۆ دەسەڵاتی تۆتالیتاری و دیکتاتۆر و چەوسێنەر یعنی ئاسانترە ئەوای پێخۆشترە بەڵێ ئەو وزە و تاقانە حکوومەتی ئێمە هەرێم ئێمە دەسەڵاتی ئێمە هەتا حیزبەکانیش لە بەئالەوەی لەوەش نەبێ هەموو لایەنە سیاسیەکانیش لە هەرێمی کوردستان نەیانتوانیوە ئیسفادە لە تاقە وزەی ئەو گەنجانە بکەین ئەو پسەی خۆت ئاماژەت پێکردە مەسەلەی ئەوەی بابەتەی لە هەرێمی کوردستان خۆ چەندین کەسی بیانی ئیشیان دراوەتێ داتایەکم بینی دەڵێ 27,000 کەسی بیانی گەنج و لاو لە ڕەکەزی مێی نێونێرینە لە باشووری کوردستان ئیش دەکەن لەکوێ لە مەڵحەمەکان لە کارگەکان لە وتێلەکان لە شوێنەکانی تر ئیش دەکەن ئەتۆ 27,000 کەس لێرە ئیشێ دەکا لەو لاشەوە 36,800 شتێک کەست وڵاتی بەجێشتوێ لە بێکاریان تەما ئاکەواتە لەوەوە تێدەگەین حکوومەت هیچ بەرنامەیەک و استراتیژیەکری وردبینی نییە بۆ ئەو بابەتانەی بۆ ئەوی بێت ئەو سەرمایە مرۆیە لێرەدا جێ بکاتەوە نێڵی بیر لە ڕۆشتن و بیر لە جێهێشتنی وڵات بکاتەوە ئەمەیە گرفتەکە گرفتی سەرەکی ئەوەیە کە دەسەڵات و حکوومەت بیریان یعنی پرۆژەیان نەبووە بۆ گەنجان و لاوان ئەمن ئەو پرۆژانە دەڵێم کە پرۆژەی استراتیژی گرنگن وەکوەوەی کە بێ ئەتوو لەگەڵ کەتی تایبەت تەنسیقکەی مەعمەلات و کارگەی زۆر دامەزرێنی بێ قەرزی بچووک بە گەنجام دەی یارمەتیان دەی لە دروستکردنی پرۆژە و پێدانی قەرزی بچووک بۆی ئەو گەنجانە و زە و تاقی خۆیان تێدا خەرجکە لەبەر ئەوە ئەوەمان نەبینیوە حتا لە ناو کارنامەی حکوومەتدا نەمان بینیوە شتێک بڵێ ئەوەندە پارەمان سەرف دەکەین لە ئەم ساڵدا بڕی ئەوەندە میلیۆن دینارە بۆ میلیۆن دینارە میلیۆن دۆلارە خەرج تایبەت دەکەین بە پرۆژەی گەنجان و تایبەت دەکەین بە پێدانی سلفە بچووک بە گەنجان بۆی ئیش و کارەکانیان پەرەی پێ بدەن و بە خۆیان پشت بە خۆیان بەستن ئەوەمان نەدیوە نەمان دیوە حکوومەت بێ بڵێ ئەمن تەنسیقێک دروستکا لە نێوان کەرتی تایبەت و زانکۆ و پەیمانگاکان بۆ ئەوی ئەو وزەی لە زانکۆ پەیمانگاکان هەیە ئەو قوتابیە بگوازرێتەوە بۆ ئەو کەرتانە بە شێوازێکی
یعنی بەرنامەڕێژی بۆ ئەو گەنجانە بچن لەوێدا کار بکەن کەواتە ئەم گرفتێکی هەمەلایەنە ئەوەی لێی بەرپرسە دەسەڵات و حکوومەتە بە دەرەجەیەک دواتر لایەنە سیاسیەکان و لە دوای ئەوانیش ڕێکخراوە مەدەنی و مەدەنیەکان و ئەو ڕێکخراوانەی تایبەتن بە پرسی گەنجان و لاوان یعنی ئێمە وەکو سەنتەری پەرپێدانی لاوان لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکان دانیشتوین و قسەمان لەگەڵ کردوونە ئەو پرسەمان پێگەیاندون و مەترسی ئەو هەموو داتا مەترسیدارەشمان پێگەیاندونە لە کۆچی گەنجان لە بابەتی بێکاری لە مەوادی هۆش بە ئێستا دقەتدا گەنجێکی زۆر لاوێکی زۆر بەهۆی بێکاریەوە بەهۆی زۆرمانەوە لە ماڵەوە بەهۆی بوونی فەراخێکی زۆرەوە تووشی هەڵگری مەوادی هۆشبەر بۆ یاخود تێکەڵ بووە بەو باندانەجات چ لە بواری هەڵگرتن بێت چ لە بواری مامەڵەکردن بێ پێوە مامۆستایەکێکی دیکە لەو شتانەی کە گرنگە بوونی وشیاری گەنجانە سەبارەت بە قبول نەکردنی ئەو زڵمەی لێیان نەکرێت قبول نەکردنی هەموو ئەو نادادی بەرامبەریان دەکرێت لەوەی کە هەلیکاریان بۆ نییە ئیشوکاریان نییە ئەمەش تا چەند گرنگە لە ناخی گەنجاندا ئەم وشیارە بوونی هەبێت تاوەکو گەنجێکی وشیار گەنجێکی ئەوەی کە قبول نەکات مەسەلەن ستەمی لێ بکرێت لە کۆمەڵگادا ئەم جۆرە گەنجانە تا چەند پێویستن بۆ کۆمەڵگا وە چۆن ئەم گەنجانە دروست بکرێت ئەمە پرسێکی زۆر گرنگە پرسەکە پەیوەستە بە بابەتی بنیادنانی پەروەردەی کۆمەڵایەتیەوە زۆر ئەساسە کۆمەڵگە هۆشیار بێ کۆمەڵگە وریا بێ کۆمەڵگە بزانێ ماف و حقوقی چییە جا ئێستا کاکدانیان گرفتی ئێمە کۆمەڵگەی ئێمە لە گەنج و لاوانەوە تا دەگات هەموو ئاسەکانی ترەوە بە خۆشمانەوە ئەوەیە کە ئێمە نازانین بۆ نمونە لەبەر هۆشیاری کۆمەڵگە لاوازە حقوق و التیزامات چییە مامۆستایەک کە بایکۆت دەکات و دێتە سەر شەقام و گربوونەوە دەکات کە ئەوانیش توێشی کێرە زۆری گەنجان و لاوانن دێ هەڵوێستی خۆی نیشان دەدا هەندێک لە پێکاتەکانی ناو کۆمەڵگەشە تا هەندێک لەوانەی سەر بەدەساژ دێ لۆمەی دەکا لە بەرامبەر ئەوەی کە دەڵێ بۆچی دەوام ناکات نەخێر ئەو مامۆستای هەست بە بەرپرسیارەتی دەکا دەوێت دەوامکردن بەرامبەر بە حەقا حقوق و التیزامات هەیە لە سەرجەم لە هەموو دنیادا بە هەموو پێوەرەکاندا ئەمە پێوەرێکە لە بە ئیتیزامات دروست دەبێت لە بەرامبەردا دەبێ حەقی پێ بدە هۆشیاری کۆمەڵگە زۆر ئەساسە بنیادنانی پێک یاخود پەرپێدانی هۆشیاری تاک ئەمە بەچی دەکرێت دەبێ گەنجان و لاومانمان بەڕاستی خویان یاخود بگەڕێنەوە بۆ لای پەرتوک بگەڕێنەوە بۆ لای ناوەندە فێرکاریەکان بچن لەگەڵ مامۆستایان و کەسانی شارەسا تەنسیق بکەن دەست بە خوێندن کەن گروپ پێک بێنن گروپی بچوک بۆ خۆیان کتێب بخوێنەوە دیراسە بکەن توێشینەوە بکەن ئینجابێن لە بە شێوەیەکی یەکگرتوانە لە سەرانسەری کوردستاندا یعنی ئەنجومەن پێک بێنن گەنجان و لاوان لە نێو خۆیاندا بابەتی گرفتەکانیان دیاریکەن بە توێژینەوە و ئەو ئاریشانە کەیانە دیاریکەن هۆکارەکانی دەرخەن و ئەنجامەکانی بخەنە ڕوو و چارەسەریەکانیشی بخەنە ڕوو اینجا بێن ناڕەزایی دروستکەن گروپی فشار دروستکەن بچن لەگەڵ کەسایەتە سیاسیەکان دانیشن لەگەڵ باڵوێز و کونسوڵەکان دانیشن پەیامەکانیان بگێنن بە وڵاتان پەیامەکانیان بگێنن بە حیزب و لایەنە سیاسیەکان ئەمە کۆمەڵگە زیندوو دەکاتەوە دیقەت بدە ئەوەش بەکەی دەکرێت بە خەڵکی خوێندەوار و بە خەڵکێک دەکرێت کە حەزی دیراسی هەبێ ئێمە گەنجان و لاوانی ئێمە لە ڕووی لایەنی هۆشیاریشەوە بەشێک لە گرفتەکە خۆمانین دابڕامین لە خوێندنەوە پەرتوک دابڕامین لە دیراسەکردن دابڕامین لە دروستکە بۆ نمونە لە دەرس و دەورەی مانگانە و هەفتانە وە خەریکە حتا دادەبڕین لە بەها و نەریت و بەها و نەریتە جوانەکانی کۆمەڵگە ئەمە کۆمەڵگەیەکی موسڵمانی ئیسلامین
بەڕاستی هەر بە ئیسلامیشەوە سەربەرز دەبین ڕێگە چارەسەر هەر گەڕانەوەی بۆ دەستور و قەوانین و شەریعەی ئیسلام ڕێگە گەڕانەوەی بۆ قورئان و سونەت چونکە کەسێک کە پەروەردەیەکی دینی تۆکمەی هەبێت و ڕێز لە بەها کولتوری و نەریتە جوانەکانی کۆمەڵکە بکرێت کەسێکی قایم و بە ئیرادەش دەبێت و هۆشیاریش دەبێت و ئەو هەموو زوڵم و زۆرداریەش قبوڵ ناکە بۆیە ئەمە بابەتێکی زۆر گرنگە پێویستە لایانی هۆشیاریش پەرە پێدرێ ئەویش بە چەند ڕێگەیەک دەبێت یەک بە دیراسی بەردەوام بە خوێندنەوەی پەرتوک بە دروستکردنی گروپ و جەسە و دیدار و وەکشۆپ لە سەرانسەری کوردستاندا و دروستکردنی ئەنجومەنێکی هۆشیاری دیراسەیی و توێژینەوەی گەنجان لە سەرانسەری کوردستاندا و خاڵی پێنجەمیش دەکرێت بڵین ئەو ڕێکخراوانەی سنتەرانەی تایبەتن بە گەنجان و لاوان هەمویان کۆبنەوە گرفت و ئاریشە و قەیرانەکانی تایبەت بە گەنجان و لاوان دیاری بکەن و هۆکارەکانیان و توێژینەوە بخەنەڕۆ کۆمەڵگەی فعال یا خەڵکی فعال ئەو کۆمەڵگانە کە زۆر توێژینەوە دەکەن لەسەر هەر کێشەیەک دروست دەبێت دێت توێژینەوە دەکەن هەرچەندەوە ئیشی زانکۆ پەیمانگاکانە بەڵام بەداخەوە ئێستا هەموو سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا تێک چووە ئەنی لێک تراساوە نە موچەلەکاتی خۆیدا نە ڕەقابە هەیە نە دەسەڵاتەکان لە هەرێمی خۆیدا ئیشی دەکەن دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی تەشریعی بۆ نمونە باس دەبێت هەر پرۆژەیەک کە بێت تایبەت بە گەنجان و لاون هەر کۆمەڵ پرۆژەیە کە بێت تایبەت بە چارەسەری قەیرانەکانی کۆمەڵکە دەبێت لە ڕێگەی پەرلەمانەوە چارەسەر بکەین پەرلەمانمان بەسەر چووە دامەزراوەمان نەماون لە هەرێمی کوردستاندا تو دیقەتدا کە دامەزراوە نەمان لە هەرێمی کوردستان بەمانەی چییە لە ڕووی ناوەڕۆکەوە ئێمە ئێستا لە ڕووی ئیداریش و قانونیشەوە لە قەیرانێکی قوڵداینها سیستەمی حکومڕانی هەمووی لەبەر یەک هەڵوەشاوەتەوە بۆیە لەو کاتانەشدا یعنی ئیشکردن قورس دەبێت زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا سەلمان کۆچەری چالاکوان لە شاری ڕادیۆ بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵماناوی سپاس بۆ زانیاریەکانت